ئازان و خۆشەویستانمان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە پایەی زانست و فێربوون دەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. بزانین پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم لە فەرموودەکانیدا چۆن هانی مسلمانان دەدات کە فێری زانست و زانیاری ببن، احتیمام بن بە خوێندن بۆ زانستەی کە هەیە و خۆی باڵادەستیش لە قورئانی پیرۆزدا حتمەن زۆر بە جوانی و بەڕوونی ئاماژی پێکردو و وەک هاوکاریشم ئاماژی پێکرد یەکەم ئاەت بۆ پێغەمبەری عەزیزمان داوەزی صلی الله علیه وسلم ئیقرا بواتە بخوێنە. ئەمە خۆی پەیامێکی گەورەیە لەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە بەردەوام هەل لە یەکەم دەرکەوتنی و لە یەکەم پەیامی خوای باڵادەست بۆ پێغەمبەری عەزیزمان و بۆ ئومەتی مسلمان بە بخوێنە دەستی پێکردووە. حکمەتێکی گەوری تێدایە لە بۆ ئێمەی مسلمان لەوەی کە فێری زانست و فێربوون. گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان مامۆستا حەسەن عەلی زانای ئاینی کە بە شازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە ڕانیەوە میوانی بەرنامەکە دەبێت. مامۆستا گیان سڵاوی خوا لەبێ، سپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. سڵاوی خوا لە ئێوە لە بینیاری خۆشەویستی سپاس دەکەم. زۆر سپاس. مامۆستا گیان لەگەلەوە دەست پێ بکەین بۆچی ینی حکمت چی بوو لەوەی کە خوای باڵادەست بۆ پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم یەکەم ئاەت دابەزی فەرمان بوو بۆی کە پێغەمبەری عەزیزمان بخوێنێت؟ الحمد لله الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم والصلاة والسلام على نبيه الأكرم وعلى آله وصحبه أولي المكارم والهمم. ئەوەی کە جەناب پرسیار دەکەی بۆچی هۆکار چی بوو کە خوای تەعالا یەکەم ئاەت کە بۆ پێغەمبەری دابەزاند باسی ئیقرا بوو، باسی خوێندن و خوێندنەوە بوو، باسی دیراسە و بەدووداچوون و لێکۆڵینەوە بوو. ئەمە لەوە هەتا چاوە دەگرێت کە پەروەردگار کە پەروەردگاری هەموو لایەکمانە زاناترینە لە هەموو شتێک، لە هەموو ڕوویەک، لە هەموو بارەکەوە، و ئەم گردونەی کە خوای تەعالا داینەوە پڕ زانستی ترینە. هیچ نەقص و ناتاویەک لە گردون و لە بوونەوەران نییە. ما تەڕا فی خەلق الرەحمانی من تەفاوت، واتە نەقسێک لە خەڵق و لە گردونی خوادا نابینی. لەوە سەرچاوە دەگرێت کە ئەو کەسێک کە معەلیمی خەڵکە دەبێت زاناترین کەس بێ، لێهاتووترین کەس بێ، وەشایەنترین کەس بێت. بۆیە معەلیمایەتی و ڕابەرایەتی و پێشەوایەتی و پێغەمبەرایەتی بەبێ زانست ناکرێت. بۆیە دەبینین کە خوای تەعالا باسی ئادەممان بۆ دەکات وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني بأسماء هؤلاء إلى آخر الآية. ئەو شتەی کە ئادەم گەورەی ئادەمی پێ دەرکەوت و باڵاتر دەرکەوت لە مەلایکەتەکان بابەتی زانست و زانیاری بوو کە دەیتوانی بزانێ شتەکان ناویان چییە، مەبەست لەوەیە کە خوای تەعالا هێز و توانای ئەوەی لە ئادەمادانا کە ناو لە شتەکان بنێ کە ناویان لێدەنێ، بۆ ناویان لێدەنێ، بۆچی بەکاردێن، پێکاتەکەیان چییە، مەقاسیدیان چییە و ئامانجیان چییە. بۆیە گومان لەوەدانە دینێک ئەگەر ئاوێتە بە زانست و زانیاری و بە عەقڵ و بە لۆژیک نەبێ دەبێتە دینێکی خوڕافی و دواکەوتوو. بۆیە ئەگەر ئێمە بە پێوەری دین و دنیا تەماشا بکەین، ئەم پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام کە خوای تەعالا بۆ خۆی دەفەرمێ وعەلەمەکە ما لەم تەکون تەعلەم، خوای تەعالا شتانەکانی فێر کردی کە نەتدەزانین، بۆ خۆی دەفەرمێ عەلەمەه شەدید القووە، مامۆستایەکەی کە جبریلە خاوەنی هێز و توانا و توانستێکی یەکجار زۆرە. بۆیە پێغەمبەریش کە ئەم عیلمەی لە جبریلەوە و ئەویش لە خوداوە وەرگرت، ئەم عیلم و زانستەی لەسەر زەویە لە ڕێی هاوڵەکانیەوە بەکردەیی نەک تەنیا بە نەزەری پەخش کرد. بۆیە لە ژیانی پێغەمبەری خوادا بە پێی زانست و زانیاری گەورەترین گۆڕانکاری ڕوویدا. گەورەترین گۆڕانکاری ئەم جیاوازیە بوو کە ئیسلام هات، ئەو هەموو خوڕافیاتەی، ئەو هەموو ناعەقڵانیە، ئەو هەموو نازانستیە، ئەو هەموو شێواویە کە لە ڕوخساری مرۆڤایەتیە، لە زانستی مرۆڤایەتیە، لە کۆمەڵگای مرۆڤایەتیە ڕوویدا بوو،
پێغەمبەری خواتوانی هەموو ئەو خڕافیات و ئەو هەموو شتە نامە و ناشازانە لە ڕوخساری مرۆڤایەتی داماڵێ و دینەکان نەقد بکات و بڵێ ئەمانە تووشی زیادەڕەوی یان کەمتەرخەمی بوونە و گرنگیەکی یەکجار زۆری بە زانستدا و گرنگی زۆری بە عەقڵدا و دژایەتی خڕافیاتی کرد. بۆیە پێغەمبەری خواتوانی جیلێک بەرهەم بێنێ جێخ لە خۆی کە گەورەترین پایە هەیە، بەڵام توانی پیاوێکی وەکو عومەر پەروەردە بکە کە بتوانێت لە ماوەی 10 ساڵە هێز و توانایەکی عەقڵی سەربازی و لە ڕووی زانستی ئەوەندەی هەبێ بتوانێت چۆک بە دوو ئیمپراتۆریەت دابدا، یەکێکیان بۆ هەتا لە زەویە بسڕێتەوە، یەکێکی بۆ 100 ساڵ کە لە شام لاقیان داکوتا بوو، تۆشیان داکوتەوە دووریان خاتەوە ئیسلامەتی بگەێنە بە ئەفریقا. و ئەو هەموو گۆڕانکاریە لە ڕووی خوێندن و خوێندەواریەوە و لە مەکەیە چەند کەسێکە بوون کە خوێندەواریان هەبوو بە پەنجەکانی دەست دەژمێران لە کاتێکدا کەوای لێ هاتبوو 50 نەفەر وحی بۆ پێغەمبەری خوا دەنووسیەوە و دەبینی یعنی هەزاران زانە بەبێتی هەزاران زانە لەم ئومەتەیە هەڵکەوت کە دروشمی زانست و زانیاری لە هەموو بوارەکە. ئەمە بەس باسی علوم دینی ناکەین، ئەوەی کە ئێستا تەقسیمی علم کراوە بۆ زانستە مرۆڤایەتەکان و زانستی طبیعی، بەڵکو مەبەست ئەوەیە کە ئیسلام هاتووە ئەو ئاەتە باسی علومی دینیمان بۆ ناکە. ئیقرا بسم ربک الذی خلق الإنسان من علق، باسی ئینسان و مهمەی ئینسان و پێکهاتەی ئینسان و فێربوونی ئینسان بۆ هۆی قەڵەم و باڵابوونی و گەورەبوونی و ڕێز لێگرتنی و گەیشتن بە مەقامی کەڕەم و باسیەوەمان بۆ دەکات. و پێشمان دەڵێ ئین الئینسان لەیەطغا ئەن ڕآه استەغنا، ئینسان دەبێت بەڕاستی لەژێر مەسئولیەت و بەرپرسیارەتیدا بێت، ناتووشی لادان دەبێت. بۆیە گومان لەوەدانە کە ناکری ئێمە مسلمان باسی زانست و زانیاری دەکەین، هەر ئەسڵەن مهمەکەی ئێمە، ئەسڵەن مەقاسیدی ئێمە لەسەر زەوی دووشتە. یەکێکیان ئەوەیە کە ئینسان بەنداتی بۆ خوا بکەیەکیان زەوی ئاودان کاتەوە، مەگەر تۆ زەوی دەتوانێت ئاودان کەوە بە علم نەبێ بە زانست نێ. مەکە ئەوەی کە ئێستا دەیبینی ئینسان بە ئاسماندا دەڕوا، دەگاتە سەرمان، دەریاکان دەڕوا، دەچێتە ناخی زەویەوە، ڕۆژانە معلوماتەکان ئەوەندە چەند قات دەبنەوە، مەگەر هەموو زانست و زانیاری نییە. باشەوە ساگەرگەویستی من بیت ئەو پرسیارە بکەم، مادەم پەیامی ئێمە پەیامی دینەکەمان و دینداریمان بەبێ زانست پێ ناکرێ، ئەرچی ئێمەیە بەڕاستی گرنگێکی تەواو بە زانست و زانیاری بدەین. پێهەڵاگوتن بە زانست و زانیاری لە میانەی ئاەتێکە جێگای نامێتەوە، بەڵکو دەیان و سەدا بەڵکو 700 جار باسی علم کراوە، بێت کە باسی عەقڵ و تەدەبور و تەفەکوور. مەگەر پێغەمبەرەکان مەگەر نوح کەشتی دروست نەکرد، مەگەر زەکەریا نەجار نەبوو، مەگەر داود و سولەیمان لەو پەڕی علم و پێشکەوتنە ئیدارەی دەوڵەت و وڵاتداریان نەکرد، مەگەر پێغەمبەری خودای تەعالا لە هەموو بوار و مەجاڵەکانە لە ماوەیەکی کەمی قیاسیدا نەیتوانی گۆڕانکاری گەورە بەسەر مرۆڤایەتیدا بهێنێت. دەی ئەمە هەموو بەرهەمی علمە، ئەوە هەموو لە سایە علمە. هەر لەوەی لە دوای شەڕی بەدردا ینی کۆمەڵێک لە کافرەکان کە بەدیلگیران، هەر لەوێشە ئامانجیەوە بوو کە مسلمانانی دیکە فێری زانست و خوێندەواری بکات. ئەمە بۆ خۆی پامێکی گرنگ نییە بۆی کە پێغەمبەری عەزیزمان دەیەوێت یاخود ویستویەتی ئومەتی مسلمان هاوڵەکانی منداڵانی هاوڵەکان لەوێدا فێری و زانستە ببن و خوێنەوار ببن. گیرکاری ببێتە مایەی قۆستنەوەی ژیانی فەقیر و هەژارەکان، ببێتە لێڵکردنی ژیان، چونکە ئەگەر علم دوور بێت لە ئەخلاق لە بەرپرسیارەتی، بێگومان ئەو کاتی بێتە بەشێک لە شەیتەنەت و داگیرکار و وێرانکاری و خراپەکاری. بۆ معلوماتت ئەمڕۆ بەپێی داتاکانی ئەمڕۆ ئەگەر ساڵانە 8 ملیار دلار لە بەحسی علمیە سەرف بکرێ، ئەگەر 13 ملیار دلار لە ڕێی حکووماتەوە لە کاتی تەندروستیە سەرف بکرێ، ئەوە 4000 ملیار دلار لە بواری سەربازیە سەرف دەکرێت. تۆ وەرە بزانە علم چی لێ قەوماوە. یعنی کەرتی تەندروستی هەر شایانی ئەوەیە لەلایەن حکووماتەوە
ئەوەندە گرنگی پێ بدرێت بەڵام بواری سەربازی کراوەتە شانی ئەوەی کە باید 4,000 ملیارد دۆلار واتە 4 تریلیۆن بەڵێ وای لێ هاتووە کە بواری سەربازی بە 4,000 ملیارد دۆلار سەرفی تیا بکرێت ئەمە چ ڕێگەیەکی بۆ علم تێدا بۆ زانست تێدایە ئەو 4,000 ملیارد دۆلارە ئەگەر لە ڕووی زانستیەوە سەرفیکەین لە ئینسان لە خزمەتی ئینسان لە پێناوی ئینسان لە پێناوی ئاوەدانی ئەوەی کە ئێستا ملیارێک مرۆڤ لە برسان هاوەرد بەڵێ مامۆستا گەرگوێبیستی دەنگی ئێمەبی هەندێک پرسیاری تر بکەین باشە بۆچی لە ئێستادا مسلمانان بەوە ناوزەند دەکرێن کە دواکەوتون و لە زانستا پێشکەوتونین بە چاو وڵاتانێک کە باوەڕیان باینی پیرۆزی ئیسلامیە ئایا ئەمە تێنەگەیشتنە لایەنی پیرۆزی ئیسلام لەو پەیامی کە خۆی گەورە بۆ ئێمە ناردووە ئەمڕۆ وابەستە نییە بۆی کە تۆ با بڵێن زانست و زانیاری لە چ ئاسێکدا پێشکەوتن ئەمڕۆ پەیوەستە بە سیستەمی سیاسی و بەڕێوەبەری وڵاتەکان دەکرێت وڵاتێک لە ئەفریقا هەتا ئەو پەڕ پێشکەوێت سەرۆکێکی دڵسۆز و لێبڕاوی هەبێت دەکرێت سەنغافورایەکی لەو پەڕی زەلکاوی دواکەوتوو بێتە وڵاتە متەقەدیمەکانی دنیا دەکرێت وڵاتی شیمالیزیە تێکەڵ بە چەندین ئەدیانی جیاواز لە لوتکەی پێشکەوتن نابێت دەکرێت مەسەلا وڵاتێکی وەکو قەتەر وەکو ئیمارات یعنی با لە خەلیجا بێ یەکێ وڵاتە پێشکەوتووە تا چەند لەسەر ئێمە واجبە لەسەر ئێمە ئەرکە خۆمان فێری زانست و زانیاری بکەین چ لە فێربوون لەو زانستە شەرعی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامماندا هەیە بۆی کە بە ڕێگایەکی ڕاست بە ڕێگایەکی دروست پەیوەست بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ژیانی خۆمان بەڕێ بکەین و لەگەڵیشیدا هەر زانستێک کە لە دەرەوەی ئاینی پیرۆزی ئیسلام دابێت و بخوێنینەوە شارەزاییمان تێیدا هەبێت جوانە بە هیچ شێوەیەک نابێ ئێمە زانستەکان ئاین لە غێری ئاین جیا بکەینەوە چونکە هەردووکی خزمەتی مرۆڤایەتی دەکات ئاین هاتووە ڕێنمایی مرۆڤایەتی بکات لە ڕووی بیر و باوەڕ لە ڕووی ئەخلاق لە ڕووی عیبادەت لە ڕووی کۆمەڵایەتی یعنی یاسا گشتیەکانی دانا بۆ پێشکەوتن بۆ ئیدارە بۆ اقتصاد بۆ چی کەواتە تۆ لە چ ڕووێکەوە دەتوانانی ئاین لە علم و زانست جیا بکەیەوە کە ئاین بەڕێوەبردننی وڵات بێ ئەگەر اقتصاد بێ ئەگەر پێشکەوتن بێ ئەگەر بواری سەربازی بێ ئەگەر ئیعداد و خۆ ئامادەکردن بێ ئەگەر ڕێخستنی کۆمەلگا بێ ئەگەر ڕێخستنی خێزان بێ ئەگەر بۆ دنیا بێ ئەگەر بۆ دوا ڕۆژ بێ بۆیە ئێمە چەندە پێویستمانە خەڵکێکە کە دەبەحور بکات سپۆڕی پەیداکە لە بواری زانستی شەرعی زۆر لەوە زیاتر پێویستمان بە خەڵکە لە بوارەکانی ترە یعنی بتوانین ئێمە پێشکەوتن بکەین بۆیە نابێ ئێمە چ زانستە زانستە مرۆڤایەتیەکان ناوێنە زانستی دینی ئاینی لەولاشەوە زانستی علومی طبیعی ئێمە لێکیان جیا بکەینەوە لێکیاندا ببڕین چونکە لە قورئانە شتێکمان نییە بە ناوی زانستی دینی و بە ناوی زانستی دنیایی بەڵکو لە قورئانە باسی زانست کراوە بە هەردوو بەشەکەیەوە بەڵام وەکو گوتم معقول نییە 4,000 ملیارد دۆلار سەرف بکرد لە بواری سەربازی کە خزمەت بە ئینسان ناکە لەمڕۆ بێزگە لە وێرانکاری بەڵام 13 ملیار سەرف بکرێت لە بواری تەندروستیە 9 ملیار سەرف بکرێت لە باری بەحسی علمیە بۆیە دەڵێن ئەگەر زانست و زانیاری فەلسەفەیەکی ڕوونی نەبێت ئەگەر ئەو کەسە کە دەرس زانست دەڵێتەوە ئەگەر ئەخلاقێکی باڵای نەبێت ئەگەر ئامانجی نەبێت ئەگەر پەروەردە نەکرابێت لە پێش ئەوەی کە معەلم و فێرکرابێت ئەگەر جەوێک نەڕەخسێندرێ بۆ بواری علمی ئەگەر مامۆستا باخەڵی پڕ نەبێت و باخەڵی گەرم نەبێت ئەگەر شوێن و جێگا بە کوالەتی جوان بۆ قوتابی ئامادە نەکرێ ئەگەر کۆمەڵێک چالاکی و شتی گرنگکێ هاوکات نەبێت لەگەڵ خوێندنە ئەو کات ناتوانانی ئێمە زانست هەر زانستێک بێ وەکو پێویست وەری بگرین بۆیە من تاکید دەکەمەوە نابێ ئێمە زانستەکان لێک جیا بکەینەوە هەمووی خزمەتی دین دەکات من ئاەتێکە بۆ دەخوێنمەوە خوا دەفەرمێ ألم تر أن الله أنزل من السماء ماء فأخرجنا به ثمرات مختلفا ألوانها ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوان وغرابيب سود ومن الناس والدواب والأنعام مختلفا ألوانه كذلك إنما يخشى الله من عباده العلماء خواه تعالى ليريا كباسي خشيته
ترسان لە خودای زانایانی کردووە باسی علومی دینی نەکردووە باسی گردونی کردووە باسی حیوانی کردووە باسی ڕۆکی کردووە باسی چیاکانی کردووە باسی ڕەنگە جیاوازەکانی کردووە لەو مەقامەیە دەفەرمێ ئینەما یەخشە الله من عیباده العلەما کەواتە هەموو عیلمەکان هەموو زانستەکان ڕێگان بۆ گەیشتن بەخوا و بۆ ڕەزامەندی پەروەردگار و مسلمان بۆی ممکن نییە بڵێ من دین لە دنیادا دەبڕم زانستی دین لە زانستی تر جیا دەکەمەوە بەڵام ئەمە بەشمان لەبیر نەچێ ئەمڕۆ زانستەکان پۆڕێنکردنیان بۆ کراوە یعنی تەخەسوسەکان جیا کراونەوە ئەمە بەسی شەریعەیە ئەمە لە دینە ئەمە قسمی شەریعەیە ئەمە قسمی ئوسوڵی دینە ئەمە قسمی علومی قورئانە ئەمە علومی حەدیثە تا بە خۆ دەزانین لە پزیشکیە چەندین تەخەسوس بوار هەیە لە چیمیا لە فیزیایە لە جەبرا لە هەندەسەیە ئەم پۆڵێنکردنە شتێکی باشە بەڵام وەکو مەنزومەیەکی دەوڵەتی دەوڵەتداری بڵێ من وەکو دەوڵەتێک دێم بەس گرنگی بە شتێک دەدەم کە ناوی علومی دینیە ئەو پێچەوانەی دینە بە هەموو شێوەیەک مامۆستا لایەنی پیرۆزی ئیسلامدا ئایا جیاکراوەتەوە کە ئەبێ کێ بە دوای زانستدا بچێ هەر بە نمونە ئافرەتانیش بە نمونە لەو سەردەمەدا توانیویانە لە بواری زانستە زۆر بەرەو پێش بچن ئایا ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی بۆ داوە کە هەموو چین و توێژەکان مافی فێربوون و بە دوواداچوونی زانستیان هەبێ و عیلم ببەخشنەوە گومان لەوەدانە کە ئێمە دەبێ لە پێغەمبەر و لە پێغەمبەرانەوە فێری بین هیچ پێغەمبەرێک نەبووە ئەمە نمونەیەکی زیندوو بۆ دەهێن بۆ سێ کەسایەتی هەیە لە ڕوانگەی ئاینی و لە ڕێگە دنیایەوە کە پایە یەکەمیان هەیە یەکێکیان موسا یەکێکیان عیسا یەکێکیان پێغەمبەری خۆمان پێش ئەوان ئیبراهیم ئەم کەسایەتیانە پەیامە گەورەکەی دین و دنیاییان بەهۆی ئافرەتەوە گەیاندۆ مەگەر ئیبراهیم ئەم پەیامە گەورەی بەهۆی سارای خێزانی و بەهۆی هاوکاری هاجرە نەگەیاند مەگەر موسا باسی باوکی نەکراوە باسی براکەی نەکراوە باسی هاڕونێ باسی براکانی تری نەکراوە باسی دایکی موسا خوشکی موسا باسی خێزانی موسا باسی ئاسیەی خێزانی فرعون کە بوونە هۆی پاراستن و تەربیەتدان و گەورەکردنی موسا ئەمە یەکێکە لە کەسایەتە گەورەکانی مێژووی مرۆڤایەتی بە مێژووی دین و غێری دینیەوە تۆ عیسای کوڕی چی عیسای کوڕی مەریەم عیسای کوڕی یوسف نییە کەواتە ئەم کەسە کە ئێستا 2 ملیار 200 ملیۆن کەس خۆی بە ئەتباعی دەزانێ ئەمە پەروەردەی کەسێکە مڕەبای کەسێکە کە چی پێ دەڵێن ئەمە پەروەردەی مەریەمە ئەتۆ محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسەلام خۆ نەباوکی نەدایکی لە ئارادا نەماوە بۆ شێوەیە پێغەمبەری خوا پەروەردەی 8 ئافرەت بۆ کە شیریان داوە بە پێغەمبەری خوای تەعالا لە ناویان حەلیمەی سەعدیە و سوەیبیە و لە ناویانە فاتیمەی کچی ئەسەدی دایکی ئیمامی عەلی کە زۆرترین تەربیەتی و پشک و بەشی هەبووە لە پەروەردەکردنی پێغەمبەری خودای تەعالا ئەنی مەگەر دەوری خەدیجە لە بیدعەتی نبووەتەوە تا 10 ساڵ لەگەڵ پێغەمبەرە لە پێغەمبەرایەتیە مەگەر دەوری عایشە لە ڕیواتەکان لە دواترە مەگەر لە هەموو سێکتەرەکانی ژیان ینی ئایا لە پەیمانی عەقەبەی یەکەمەوە ئافرەت بەشدار نەبوو ئایا لە پەیمانی عەقەبەی دووەم ئافرەت بەشدار نەبوو لە هیجرەت بۆ حەبەشە ئافرەت بەشدار نەبوو لە هیجرەت بۆ مەدینە ئافرەت بەشدار نەبوو لە تەسیسی دەوڵەت ئافرەت بەشدار نەبوو بۆیە حتا ئیمامی ذەهەبی قسەیەک دەکات لە باس ڕیوایەتە دەفەرمێت لە هەموو مێژووی ڕیوایاتی حەدیثە لم يثبت أن امرأة كذبت في الرواية نیمانە ئافرەتێک لە ڕیوایەتە لە جێرانەوەی ڕێواتە دروی کردبێ ئەمە شارەتێکی گەورەیە لە کاتێک هەزاران پیاوی درۆزنمان هەیە ئیسپات نەبوو ئافرەتێک لە ڕیوایەتە لە جێرانەوەی ڕیوایەتە دروی کردبێ کەواتە لە هەموو سێکتەرەکان لە هەموو مەجالەکان بە تایبەتی بواری زانست و زانیاری لە بەڕێوەبردننی وڵاتە لە غەزاواتە بەشداری کردو کاکە بۆیە لە ئیسلامە کایەیەک نییە لەم کایە ئافرەت بۆنیە توخونی کەوێت بەڵکو لە هەموو کایەکان بە پێی سروشت و مەجال و دەرفەتی خۆی بەشداری تیا دەکات لەم سەرەوە بۆ ئەم سەر لە هیچ شوێنێکە ئافرەت حەزڕ و سانسۆری لەسەر نییە بڵێ لەوێت تۆ بەشداری ناکەی لەوێت تۆ بۆ نە پێ پێشێ لەوێت تۆ مەجالت نییە شتی وامان نییە من بە دڵنیایی پێت دەڵێن شتێک نییە لە دینە لە بوارێک لە بوارەکانی دینە ئافرەت بۆی نەبێ مشارەکە و بەشداری تیا بکە بێگمە مامۆستا لەم سەردەمەی ئێستاماندا لەوانەیە
کەسانێکە بن ینی احتیمام نەدەن بەو بابەتە یاخود دایک و باوکێکە بەوەی ئەو وەزعی کە تایەتی ئەوێ مناڵەکەی ئیش بکە ئەوێ مناڵەکەی کار بکە نایەوێ لە خوێندن بەردەوام بێت ئەمە لە ڕووی ئاینیشەوە ئەمانە گوناهبار دەبن و تا چەند واجبە هەر لە ئیسلامیشدا منداڵان هەر لە منداڵی و فێری زانست بن منداڵ ئەمانەتێکی گەورەیە لە ئەستۆی هەموماندا دە بە حکوومەتەوە بیگرە بەدایک و باوکانەوە بیگرە بۆ هەموو کەسانی کە دەتوان دەور ببینن بە مامۆستایانەوە بیگرە کە پەروەردەی منداڵ دەکەن ئەمانەتە لە ئەستۆی هەموو لایەکمان ئەوە بەرپرسیارەتی ئێمەیە هەتا سنی قانونی ئێمە ئیدارەی ژیانی ئەوان بکەین و ئێمە ئەوان بخەینە سەرخەت چووکە ئەوان بە تاکید خاوەن تەجروبە و تەمەن نین هەتا عەقڵیان بە شتەکان بشکێن بۆیە لە باوکو و دایکان بە دڵسۆزیەوە هەرچی بتوانن لە بەشداریکردنی مناڵەکانیان لە بواری خوێندن و بێبەش نەکردنیان ئەرچی هەموو لایەکمانە مەگەر ئیدی خێزانێک هەر پەچی کەوت بێ دەرفەتێکی نەبێت ئەمە جودایە لە هەموو شوێنێکە عوزر هەیە و لە هەموو قاعدەیەک شاز هەیە دەنا ئەرچی حکوومەتە لە ڕای وەڵام وڵاتی پێشکەوتوەکان یعنی دیراسە و خوێندن بۆ مناڵەکان دابین کە هاتا بەڕاستی کولیەش تاو دەکەن هاوکاریان بۆ بکە یارمەتیان بدە بەڵێ هەر کەسێک بەدەستی ئەنقەست مناڵەکەی بێبەشکە لە خوێندن گوناحبار دەبێت چونکە بەڕاستی لە هەموو بوار و سێکتەرەکانی ژیان بەجێ دەمێنێت ئەمە ڕاستیە کە منداڵ بە کچ و بە کوڕەوە ئەمانتە لە ئەستۆی ئێمە دەبێت بەشداری کارەی خوێندنی پێ بکەین یارمەتی دەری بن هانی بدەین لای خۆشەویستکەین لای جوان بکەین ئەوە ئەرچی ئێمێ و هەڵنەستان بەم ئەرکە ڕاکردن لە بەرپرسیارەتی پەروەردەکردنی مناڵ تۆ مناڵ بەخێو ناکەی مناڵ پەروەردە دەکەی لە پاڵ بەخێوکردنە پەروەردەکردنی منداڵ تۆ کەسایەتیەکی خاوەن سوود و بە کەڵک پێشکەشی کۆمەلگا دەکەی لە داهاتوودا ئەم مناڵەکە مەحرومیکەی لە هیچ زانستێک فەقیرەست یعنی مفاتحەی نەکاو نەزانە کوردی بخوێنێتەوە عەرەبی بخوێنێتەوە زمان نەزانێ لە بوارێکی زانستی نەزان ئەسپێنێت چۆن ژیانی خۆی دابینکە ئەیسپێنێت چۆن لە شوێنێکە دامەزرێ بە مۆزەفێک بە کارمەندێک و ناتوانە فەقیرە بەڵێ کەم تەرخەمی لەو بوارەیەوە گوناحباری تێدایە مناڵەکان ئەمانەتن لە ئەستۆی ئێمە لە ئەستۆی حکوومەت لە ئەستۆی مامۆستایان کە پەروەردەی مناڵمان بۆ دەکەن چونکە مستقبل و داهاتووی ئەو وڵاتە پەچی کەوتووە لەسەر جۆری پەروەردەی ئێمە بۆ مناڵەکانمان بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا حەسەن عەلی زانای ئاینی سپاس کە ئەم بەرنامەیە ئەم تەوەری لەگەڵمان نابوویت سپاس دەکەین مامۆستا